دوای 12 ساڵ وەک پەیامنێری ڕۆژنامەی ئێل مۆندۆی ئیسپانی لە رووسیا خافیێر کۆلاس گەڕاوەتەوە مەدرید، بەڵام نەک بۆ خۆشی. لە سەرەتای مانگی 6دا خافیێر کۆلاس دوایین پەیامنێری بیانیە کە لەلایەن حکوومەتی رووسیاوە دەربکرێت. ڕۆژنامەنووسانی بیانی وا لە ژێر ئابڵوقەکاندان ئێمە ڤیزەی 3 مانگمان هەبووە لە بری ڤیزە بۆ 1 ساڵ کە وەک پێشتر هەمان بووە. من لە لیستی ڕەشی ئەو کەسانەدا بووم کە ڤیزەکەیان نوێ نەکرایە و نەیانتوانی چیتر لە فیدراسیۆنی رووسیادا بمێننەوە. مۆسکۆ ئیدعای ئەوە دەکات ئەمانە دەرکردن نین. لە دۆسیەی خافیێر کۆلاسدا وەک چۆن لەگەڵ کەسانی دیکەدا بەرپرسانی رووسیا ڕەتکردنەوەی ڤیزیان خستە ئەسۆی ئەو ڕۆژنامە نووسانی کۆیان گوایە هەڵەیان لە داواکاریەکانیاندا کردووە. بەڵام لە رووسیادا کە لە جەنگدایە جێگەی ڕۆژنامەگەری ئازاد نییە، تەنیا بۆ پرۆپاگەندەی ئەو شتەی کە کرملن بە ئۆپراسیۆنی سەربازی تایبەتی خۆی لە ئۆکرانیا ناوی دەبات. بە تێگەشتنی من مەهاڵە ڕۆژنامەنووسی ڕووسی ئازادانە ڕاپۆرت بکات، ئەگەنا دەزی دەکرێت و ڕەوانەی زیندان دەکرێت. بۆ زۆرێک لە ڕۆژنامەنووسانی بیانی فشارەکان زیاترە بەهۆی یاسای کارمەندانی بیانی رووسیا. شیکاران دەڵێن کرملن ئەو یاسایە بەکاردەهێنێت بۆ بە ئامانجکردنی ڕەخنەگران و هەندێکیان مەترسی زیندانیکردنیان لەسرە. ڕۆژنامەنووسی ئەمریکایی رووسی ئالسۆ کۆرماشیڤا ماوەی 8 مانگە دەست بەسەرە بەهۆی ئەوەی خۆی تۆمار نەکردووە. کۆرماشیڤا یەکێکە لەو دوو ڕۆژنامەنووسە ئەمریکایی کە رووسیا وا دەست بەسەری کردوون. ئیڤان گێرشکۆڤیچ پەیامنێری ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرنەڵ لە مانگی 3 ساڵی 2023دا دەستگیر کرا. دەسەڵاتدارانی رووسیا بەرسیخۆڕی تۆمەتباری دەکەن. دەستگیرکردنی نێوان و دەرکردنی ڕۆژنامەنووسانی بیانی دیکە خاڵی سەرەکی پرۆسەیەکی 10 ساڵەی ترساندنی ڕۆژنامەنووسانی رووسیا بووە. ئەمە شتێکە کە ڕۆژنامەنووسانی رووسیا بە تەواوی لە سەردەمی پوتیندا لەگەڵیدا ژیاون. ڕۆژنامەنووسانی بیانی لە رووسیا هەتا دێت کەمتر دەبن و ڕۆژنامەنووسانی سربەخۆی رووسایی تەنها 2 بژاردەیان لە بەردەمدایە. کارکردن بە نهێنی بە مەترسیەکی گەورەوە یان چوونە تاراوگە کە دیمەنێکی تاریکە ئەوەی هیچ نیشانەیەکی گۆڕانکاری لە ئایندەیەکی نزیکدا پیشان نادات. بۆ راپۆرتی ڕیکاردۆ مارکینە، سمکۆ عەزیز، دەنگی ئەمریکا.